گۆڕینی لۆگۆی زانکۆی گەرمیان ناڕەزایەتی لێ دەکەوێتەوە. پاشەوەی لە پەڕی فەرمی زانکۆکە بڕیاری گۆڕینی لۆگەکە ڕاگەیەندرا هەرزوو لۆگۆی نوێ بووە جێباس و خواسی تەواوی گەرمیانیەکان و بە تایبەتریش خەڵکی شاری کفری بەوەی کە لۆگۆی تازەی زانکۆی گەرمیان لە هیچ کام لە هێماکانی ناویدا ئاماژە بە شاری کفری ناکات لە کاتێکە کۆنترین قەزای گەرمیان و خاوەن چەندین ناوچەی شوێنەواری و مێژوویی بەناوبانگە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕاستی ئەم ستەمکاری و غەدرەکە لە شاری کفری ئەکرێ تەنها ئەمڕۆ دوێنێ و لە لۆگۆیەکان نییە، ئەمە درێژەی هەیە و چەندین ساڵە ستەم لە شاری کفری ئەکرێ. ئەگەر بێنی ئێمە ئەو لۆگۆیە کە ڕەمزە بۆ زانکۆی گەرمیان، گەرمیانیش بریتیە لەکوێ؟ کفری ئایا گەرمیان نییە؟ کفری سەر بە گەرمیان نییە؟ کفری لە گەرمیانە خۆی نبینێتەوە؟ یەکێک لە شارە دێرینەکانی گەرمیان نییە؟ دێ ئەگەر ئێمە لە لۆگۆیەکە ستەممان لێ بکرێ و غەدرمان لێ بکرێ و فەرامۆش بکرێن، ئەی لە شتەکانی ترە ئەبێت چی بکرێت؟ بۆیە ئێمە بەڕاستی هەموو ئەم شتانە ڕەدەکەینەوە و ینی گەورەیەکەین ئەم مەوزوعە و لەوانەیە بگەیتە حاڵەتی گەورەتریش خۆپیشاندان و مانگرتون و ئەوانەشە لێ بکەوێتەوە. ئێمە هیچ کاتێک ئەو بابەتە ناخینە پاڵەوەی کە بڵین وەکو خەڵک ئەمەی کردبێ، بەڵکو ئەمە دەستگایەکی معریفیە، زانکۆیە، کاتێک کارێکی وا ئەکا پێویستە هەر لۆگۆیەک دروستەکرێ بە ناوی گەرمیانەوە، پێویستە چۆن کەلاری تایە، چۆن شوێنی تریتایە کفریژی تیا بێت، چکە بەڕاستی ئەم کارانە ئەبێتە هۆی تووڕەبوونی خەڵک و بە تایبەتی خەڵکی کفری کە ئێمە بەشێکی سەرەکی گەرمیانین و قەزایەکی ئیدارەی گەرمیانین، بۆیە ئەم شتە جێی قبوڵ نییە و پێویستە حکوومەت پێداچوونەوەی پێ بکا و تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا. لە لۆگۆی نوێی زانکۆی گەرمیاندا قەڵای شێروانە وەک شوێنەوار و ناسنامەی کەلار و پردی ئەڵوان وەک ناسنامەی شاری خانەقین بوونی هەیە. ئەوەی بووە جێی مشتومڕی خەڵکی شاری کفری نەبوونی هێمای شارەکەیان بوو لەو لۆگۆیەدا. لەو بارەیەشەوە بەرپرسی ڕاگەاندنی زانکۆی گەرمیان دەڵێت لۆگۆی نوێ هەمان لۆگۆی پێشووە و تەنها شێوە و ڕەنگەکەی گۆڕاوە. ئێمە ئینکار کەس هیچ کەسێک ئینکاری ئەو ناکات. کفری شارێکی مێژوویی شارستانی گرنگی ناوچەی گەرمیانە و بەڵام لە لۆگۆکەمانە یەکەم لۆگۆ ناتوانانی هێمای هەموو شوێنێک بخێتە سەر لۆگۆ، دووەمیان لۆگۆکەمان هەر هەمان تاکچەری یان پێکاتی لۆگۆی پێشووە. لە لۆگۆی پێشومان پردی ئەڵوان لەگەڵ فڵای شێرانی تایە، بۆیە زۆر گۆڕانکاریمان تیان نەکرێت، تەنها شەیپەکە یان شێوەکەی لەگەڵ ڕەنگەکەی زیاتر گۆڕاوە. لۆگۆ نوێیەکەی زانکۆی گەرمیان 6 هێما لە خۆ دەکرێت کە بریتێ لە ڕنگ و ساڵی دامەزراندن و قەڵای شێروانە و پردی ئەڵوان و هەروەها هێمای تیشکی خۆر و کتێب کە هەریەکەیان لێکدانەوە و مانای خۆی بۆ دانراوە. نەبوونی هیچ هێمایەکی تایبەت بە کفریش جێگەی تێڕامان و پرسیاری خەڵکی شاری کفری و گەرمیانیەکانە کە چۆن دەکرێت کفری بەو شێوەیە پشتگوێ بخرێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.